سڵاوتان لێبێت من دکتۆر هەستکەریم بە یارمەتی هاوکارانم کۆڤید-19 ئەم شەوتان پێشکەش دەکەین. ئەم شەو بەڕێز وەزیری تەندروستی میوانی کۆڤید-19 دەپرسین لێی بۆ ئامان لێ هات پلانەکان چین و چۆن دەکرێت هەموو ئەمانەی کە ڕووی داوە جارێکی تر چاک بێتەوە و نێوانی تەندروستی و هاوڵاتی پێکەوە بەیەکەوە ئەم پەتایە لەناو ببن. بەڵام با سەرەتا بزانین دەربارەی ڤایرەسی کۆڕۆنای نوێ لە کوردستان و جیهان چی دەگوزارێت. ئەمڕۆ 658 کەسی تر تووشی کۆڕۆنا بوون، بەڵام 179 توشبووی دیکە چاک بوونێتەوە، بەداخەوەش 20 توش بوو گیانیان لەدەستداوە. پارێزگاری هەولێر دەڵێت بەو خۆپارێزەی ئێستا هەیە ئەگەری کەمبوونەوەی ژمارەی توشبووان لە ئارادایە. بە شێوەیەکی فەرمی رووسیا بەرهەمهێنانی ڤاکسینی دژ بە ڤایرەسی کۆڕۆنای نوێیان دەست پێ کردووە. لە هەرێمی کوردستان 658 کەسی دیکە تووشی کۆڕۆنای نوێ بوون. وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماری 24 کاتژمێری ڕابردووی تایبەت بە ڤایرەسەکە بڵاو کردو و ئاشکرای کردووە. لەو ماوەیەدا 658 کەسی دیکە لە هەرێمی کوردستان تووشی کۆڕۆنای نوێ بوون. هەروەها وەزارەت ئەوەشی ئاشکرا کردووە کە لەو ماوەیەدا 20 توشبووی دیکەی کۆڕۆنا گیانیان لەدەستداوە، ئەگەرچی 179 توشبووی دیکەی کۆڕۆنا چاک بوونێتەوە. ژمارەی توشبووانی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە 20,660 کەس، 732 لە نێویان تا ئێستا گیانیان لەدەستداوە. هەروەها ژمارەی چاکبووانی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان گەیشتە 11,207 کەس. لە عێراق 4293 کەسی دیکە تووشی کۆڕۆنای نوێ بوون و 76 توشبووی دیکەش بە ڤایرەسەکە گیانیان لەدەستدا. وەزارەتی تەندروستی عێراق ئاماری 24 کاتژمێری ڕابردووی بڵاو کردەوە و توشبوونی 4293 کەسی دیکەی لە عێراق ڕاگەیاند. ئاماژەی بەوەش کردووە 2571 توشبووی دیکەش ئەوانی کە ڤایرەسەکان هەبووە چاک بوونێتەوە و 76 توشبووش بەهۆی کۆڕۆنا گیانیان لەدەستداوە. بەمە ژمارەی توشبووان لە عێراق بۆ 172,583 کەس بەرز بووە. لەو ژمارەیەش 5,785 کەس گیانیان لەدەستداوە و 122,700 توشبووش چاک بوونێت. خۆشەویستان، سەرنجتان بۆ تازەترین ئامارەکانی دەربارەی ئەم ڤایرەسە لە هەرێمی کوردستان ڕادەکێشین کە لە ڕێگای فەرمانگەی میدیا و زانیاری داتا و زانیاری حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئامادەکراوە. بە شێوەیەکی گشتی ئێمە لە سەرەتاوە هەتا ئێستا 20,660 کەس توش بووە. ئەوانی کە چاک بوونەتەوە لە نیوە زیاترن 11,207 کەسن. بەداخەوە ژمارەی گیان لەدەستدان 732 کەسە و ئەوانی ئێستا لە ناو نەخۆشخانەکان چارەسەر وەردەگرن ژمارەیان 8,721 کەسە. ئەمانە ئەوانن کە بە شێوەیەکی فەرمی ئێستا بەپێی داتا لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان وەرگیراون کە لە ناو دام و دەستگا تەندروستیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ژمارەیە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو 658 توشبووی نوێمان هەیە کە ئەم ژمارەیە ئەگەر بە وردی بیری لێ بکەینەوە، ئەگەر بیر لەوە بکەینەوە پێش مانگێک یان پێش 2 مانگ یان تەنانەت لەگەڵ سەرەتای سەرهەڵدانی ڤایرەسەکە ئێمە بە هەموو هەرێمی کوردستان بەتماوەی چەند مانجێک ئەوەندە ئەو ژمارەیەمان نەبوو، بەڵام بەداخەوە ئێستا ڕۆژانە ئەو ژمارەیە زیاد دەکات. بە نیسبەت پارێزگاکان ئەگەر دیارە کێشەیەکمان هەیە بە شێوەیەکی گشتی ئەگەر هاوکاران لەگەڵ یارمەتی دەربن دیارە ژمارەکان بە تەواتی دەرناچێ، کێشەیەکی تەکنیکی هەیە هەتا چاک دەکرێتەوە. ئێمە دەزانین کە ژمارەی توشبووان ئەگەر هاتوو ڕۆژ بە ڕۆژ لە زیادبوون دابێ، کێشە و گرفتی چاکبوونەوە و گیان لەدەستانیش ڕۆژ بە ڕۆژ زیاتر دەبێت کە ئەمە ئەو قسەیە کە لە مێژە لەگەڵ سەرەتای سەرهەڵدانی ئەم ڤایرەسەوە هەموو لایەنە جیهانیەکان، هەموو ڕێکخراوە تەندروستیەکان و لەسەر هەمووشیانەوە ڕێکخراوی تەندروستی جیهانی، هەموو ئەو کەسانی کە بەردەوام توێژینەوەیان لەسەر ئەم ڤایرەسە کردووە گرنگی بۆ دەدەن لە حاڵی حاضر هیچ ڕێگا و شوێنێک نییە بۆ ئەوەی کۆنتترۆلی ئەم ڤایرەسە بکرێت. تەنها و تەنها ڕێگاکە خۆپارێزیە. لەبەر چی؟ لەبەر ئەوەی ئەگەر هاتوو خۆپارێزی نەکرێ وەکو بینیمان ژمارەکان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندا دەبێت کە ژمارە ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندا بوو توشبوونی
ناجێگیر واتە بە شێوەیەکی مەترسیناک یان بە ئەو شێوەیە کە پێی دەوترێ کریتیکەڵ بە زمانی ئینگلیزی ئەوە لەو ئەو ژمارە ئەو نەخۆشانە زیاد دەکات ئەم ژمارانە کە ئەگەر هات و زیاد بکە ڕێژەی مردن وەکو دەبینن کە لە هەرێمی کوردستان لە ئەنجامی توشببوونی 20,000 و زیاتر لە 20,000 کەس 732 کەس تا ئێستا گیانی لەدەستداوە کە ئەمەش بەڵگەی ئەوەیە کە ئەگەر هات و چەند توشببوون زیاتر بێ بەداخەوە ژماری گیان لەدەستان زیاتر دەبێت. ئەگەر تەماشای ئاماری 24 کاتژمێری پارێزگای هەولێر بکەین 443 حاڵەتی نوێ دەستنیشان کراوە کۆی توشببووان نزیکە لە 4,000 کەسەوە کە ئێستا لە ناو ئەو نەخۆشخانانی پارێزگای هەولێر چارەسەر وەردەگرن لە کۆی 8447 کە خۆشببختانە زیاتر لە نیوەیان چاک بوونێتەوە بەڵام بەداخۆ ژماری گیان لە دەستدانیش بەرز بۆتەوە. ئەگەر تەماشای پارێزگای سلێمانی بکەین پارێزگای سلێمانی لە ماوەی 24 کاتژمێر ڕابردووە 148 حاڵەتی هەیە ئێستا 3624 نەخۆشی هەیە وە ژماری گیان لە دەستدان لە هەموو هەرێمی کوردستان بەداخەوە لەم پارێزگای لە هەمووی زیاتر بۆ لە برەوەی لە سەرتاوە ڤایرۆسەکە لەم ناوچەیە زیاتر بە توندی بڵاو بۆ تۆ کە ئێستا وەکو لە داتاکانیش دەرەکەوێ ژمارەی توشببوون هیوادارین کە ئەمە لە هەموو شارەکانی تری هەرێمی کوردستانش بینین لەخوا بەزیابێ بەرەبەرە بەرە و کەم بوونەوە دەچێت. ئەگەر تەماشای دوهۆک کەین دوهۆک یەکێکە لەو پارێزگایانەی کە ئەم ماوەی ڕێژەی توشببوون تێیدا بەرز بووە کە ئێستا 1500 کەس لە ناو نەخۆشخانەکان چارەسەر وەردەگرن لە ماوەی 24 کاتژمێر ڕابردووش 67 حاڵەتی نوێیان هەبووە و تا ئێستا 11 کەس لەو پارێزگایە کە هەمووی لە ماوەی چەند ڕۆژێکە حاڵەتی گیان لە دەستدان لەوێ دەستی پێکردووە 11 کەس گیانی لەدەستداوە کە ئەمەش نیشانەیەکە و زەنگێکە بە تایبەتی کە وا دەکە کە ئەم ڤایرەسە بە هیچ شێوەیەک ئەمانی نییە ناکرێ بە هیچ شێوەیەک ئاسانکاری لەگەڵا بکرێت سەرڕای ئەو هەموو پێگیری کە لایەنە حکوومیەکان گرتیانە بەر بەڵام بەداخەوە هەر ڤایرەسەکە بڵاو بووە لە هەڵەبجە ئێستا 83 حاڵەت لە نەخۆشخانەکان لەنەو پارێزگایە چارەسەر دەگرێن تا ئێستا لەوێ 12 کەس گیانی لەدەستداوە ئەمە بە شێوەیەکی گشتی و ئامارانە بوون کە پێمان خۆش بوو سەرەتای بەرنامەکە ئێوەی خۆشەویستی پێ ئاشنا بکەین دەمەوێت بچمە لای میوانەکەم بەڕێز دکتۆر سامان بەرزنجی وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان دکتۆر گیان بەخێر بێ ماندوو نەبی سپاس. دەمەوێت سەرەتا پرسیار لەوە بکەم بۆچی گەیشتینە ئەم ڕۆژەکە مەڕای تۆ کە ئەوە هاژماری توشببوون بەو شێوەیە ڕوو لە زیاد بوون بێ بەداخەوە کەسانێک ینی مەسەلەن بژمارەیەکمان هەبێ لە گیان لە دەستدان و دوایە دێنە سەر ئەوەی کە لەگەڵ زیادبوونی ژمارەکە وەکو وەزارەت بەرەو ڕووی چ جۆرە چاڵنجێک و کە چ جۆرە کێشەیەکی زیاتری خستە سەرشانیەوە. زۆر سپاس شەوتان باش بەسەڕاحەت پرسیارەکەی بەڕێزت لەسەر دوو ئاستی پێشبینی دەرەنجامی تێدا دەردەکەوێت پێشبینێکی نێودەوڵەتی و جیهانی هەیە کە ئەم ڤایرۆسە لەسەر ئاستی جیان دەبڵاو بووە بەڵام زوو درەنگ واتە هەندێک وڵات لە سەرەتای دەرکەوتنی لە جیهاندا زۆر بە ئاستێکی بەرز دواتر بەرەو کۆنتترۆلێکی زووتر و خێراتر هەندێک وڵات درەنگتر بۆن منە وڵاتێکی وەکو ئەمریکا زۆر دوای سین و دوای وڵاتانی ئەوروپی دەستی پێکرد بەڵام ئێستا زۆر بە ڕێژەیەک جار زۆرش لە پێش وڵاتانی ئەوروپایە کە وڵاتانی ئەوروپا تا ڕادەیەکیش ڕێژەکەیان کەم کردەوە و چەماوەی توشببوونیش تا ڕادەیەک کەم بەوە چەندە لەو چەند ڕۆژە جارێکتر وە هەندێک بەرز بۆتەوە ئەمە لەسەر ئاستی جیهان کە پێشبینی بوو و لە بەرچاو بوو ئەو ڕووداوە هەموو وڵاتان بگرێتەوە هەرێمی کوردستان بەشێکە لە وڵاتانی دنیا وەکو ناوچەکەش لە ڕۆژەڵاتی ناوڕاز ئێمە بینیمان لە تورکیا لە ئێران بە تایبەتی پەرتوبڵاویەکێک جار زۆر و لە عێراقیش لە بەغدا بە تایبەتی کاتێک بەغداش کە وردە خێرا پێشبینیمان دەکردو ئێمە باسمان کرد ئەو کاتش ئێمە لە پارێزگاکانی هەرێمی کوردستان هاتوچۆ هەیە و ژمارەیەکی زۆر سنووریشمان هەیە لەگەڵ ئێران جموجۆڵ هەرما بوو جموجۆڵ تا ڕادەیەک هەبوو ڕاستە ڕێکارەکان تونند و تۆڵ بوو باش بوو سەرەدا بەڵام ئەو ڕێکارانە سنووردار بوو تا ماوەیەکی دیاریکراوە ئێمە لەو کاتەدا توانیمان دوای بخەین ئەم وەبا ئەو تەشانەکردنە دوا بخرێ و زۆر هێواش بکرێ بە ڕادەیەک بوو کە تەنانەت تا ڕۆژێک پێش جەژنی ڕەمەزانی پیرۆزەکە لە بیرم بێت 3 حالەت لە نەخۆشخانەکان هەرێمی کوردستان مابەوە 10 تا 11 ڕۆژ بوو هیچ حالەتێکی نوێ تۆمان نەکرا پۆزیتیڤ کە بەو سەدان تێستەش دەکرا
اینجا هۆکارەکە چییە؟ دوو هۆکاری سەرەکی هەیە. هۆکارێکی ئاسایی بوونەوەی ژیان کێشەیەکە لە هەموو وڵاتاندا هەیە. بۆ نمونە وڵاتێک وەکو ئەڵمانیا ئەو ماوەیە کە هۆلیدەی کردەوە و سەفەر و هاتوچۆ لەگە وڵاتان ئێستا دەڵێن لە راپۆرتەکانیان دەڵێن ئەم هۆکارە بوو کە ئێستاکە لە 200 حالەتی ڕۆژانە ئێستاوا گەیشتە 3000 بۆ 4000 حالەت لە وڵاتەکانی فەڕەنسا ئیسپانیا. ئەمە هۆکارێکە کە چەند جوم و جۆڵ و ئاساییکردنەوەی ژیان بەرکەوتن و کۆمەلگا ئەو فراغایان ئەو سپیسی لە نێوان هاوڵاتی و کۆمەلگادا هەبوو ئەوە کەم دەبێتەوە لە نەتیجە ئاسانترە بۆ ڤایرۆسەکە بگوازرێتەوە کە گوازرایەوە چڕی ڤایرۆسەکە ڤایرەل لۆدەکە زیاتر دەبێت چونکەمە لە بەهار ڤایرەل لۆد زۆر کەم بوو ڕاستە توش بوومانە بوو بەڵام ئەو لۆدە نەبوو کات لە هەم کەسێک بترسێت لە هەم شوێنێک ئەمە یەکێکیان تەنانەت ئێمە لە بەهاردا ئەگەر لە شوێنێک هەبایە سکرینینگمان دەکرد دەگەڵین تا کەسێشتر بدۆزنەوە جیاکەینەوە بۆچی بۆ ئەوەی نەبێت هۆکاری بڵاوبنەوەی ئەمە هۆکاری یەکەمە هۆکارێکتر کە پەیوەندی بەڕاستی بە ناو خۆی هەرێمی کوردستان هەیە کە ئەمە پەیوەندی بە تێگەیشتنی کۆمەلگای ئێمە بەداخەوە هەندێک مناڵێم هەمووی هەندێک هاوڵاتی و هەندێک کەس بەلا ڕێدا برد و ئەم دۆسیەی کۆرۆنا کە دۆسیەیەکی جیهانی و بەڵایەک و پەتایەکی جیهانە بەداخەوە پەیوەستی کرد بە ڕێکارەکان پەیوەستی کرد بە لاوازکردن پەیوەستی کرد بە کارکردن لەسەر ئەوەی کە ئەمە بۆ دژایەتیکردنی هاوڵاتی و تەندروستی بەکاری بینی بەلا ڕێدای ببات بۆ دژایەتیکردنی ڕێکارەکانی حکوومەت لە بەرامبەردا باز لەوە بکرێت ئەمە کۆرۆنا وجودی نییە ئەوە تا کەس نامرێ ئەوە تا کەس توش نابێ ئەوە توش بوو هیچی نەبوو تا گەیشتە و ڕادەی ڤیددیۆیان تەسویر دەکرد کە کەسانێکەوە تا بڵاویان دەکردەوە زۆر بەسیقە و بە متوانەشە دەیانگوت تا هیچی نییە یعنی ئەمە وامان دەگوت دەماگۆ 1970 باری تەندروستیان سووکە یان جێگیرە و هیچ نیشانە نییە ئەو لاوازی متوانەیە وای کرد کە هاوڵاتی تا ئێستاش ئاساوارەکەی ماوە تا ئێستا ئێمە خەڵکێک هەیە دەزانێت ئێستا ڤایرۆسەکە هەیە بەڵام ڕێکارەکان لاوازە کاتێک تووشی دەبێت اینجا باوەڕ دەکات کە چەند سەختە بەداخەوە ئەوانەی کە نەخۆشیان ێستا لە نەخۆشخانەیە ئەوانەی کە سوکاریان جیان لە دەستدا زۆر بەداخەوە ئەوان بە ئازاری ئەو کۆرۆنایە دەناڵێنن ئێمە زۆر نەخۆشی ترێ بەڵام ئەمە دوو هۆکار بوو کە بەداخەوە وای کرد تەشەنەیەک پەیدا بکاتەوە لە کاتێکدا بوو کە زۆر وڵات کۆنتترۆلی کردبوو ینی ئەو دوو هۆکاری کە بەڕێست باسکرێکیان وەکو ئاماژەت پێکرد لە بیدایەتەوە بۆ هێواشکردنەوە خاوکردنەوەی بوو بەڵام دوایی لەگەڵ تێکەڵبوون و شلبوونەوەی ئەو ڕێکارانە و پاشان ئەو خراپ بەکارهێنانە هەردووکیان بوونە تەواوکەری یەکتری کە ئێمە بگەینە ئەم ڕۆژۆ کە ئێستا وای لێبێ ئێستا ئێمە گەیشتینە حاڵەتێک وەکو ئاماژەت پێکرد وەکو ئێمەش هەمومان خەفەتی لێ دەخۆین کە بەداخەوە ڕۆژانە بە سەدان کەس دەستنیشان دەکرێت ئەوەی کە فریا دەکەوێت کە پشکنینی بۆ بکرێ بێگومان ئەوانەی کە نیشانەکانیان زۆر توندن و ئێستا لە نەخۆشخانەکان خوێندراون ئێستا کە ئەو حاڵەتە دروستە بێت لەگەڵیدا کۆمەڵێک کێشەی گەورەی بە دوای خۆی داهێنا نەمانی ئۆکسسیجین و بە تەبیعەتی میلەتی ئێمەش وەکو چۆن بڵێ کێشەکانی یەکێک نایەن لەگەڵی کێشەی ئابووری کە هەرچەندە هەموو دنیا گرتو بەڵام کێشەی نێوان ئەو شەڕفرۆشتنی کە لە حکوومەتی فیدرالی عێراقی لەگەڵ حکوومەتی هەرێم لەلایەکەوە پزیشک و کارمەندەکانت ئێستا کە خزمەتی ئەو نەخۆشانە دەکەن بە هەمان شێوە ئەوانیش کۆمەڵێک مەتاڵی بوو کێشەی موچە و ئەوانی هەمووی هاتە سەر ئێستا حاڵی حاضر لێکدانەوەی تۆ چیە لەگەڵ سەرهەڵدانی ئەو کێشانە چۆن ئیشتان لەسەری کرد چۆن وای لێ هات کە بەداخەوە دەتوانم بڵم گەیشتینە ئەو مەرحەلەیە کە هاوڵاتیەکی زۆر خەڵکانێک لە سۆشیال میدیا هەندێکی تریش کە ئەگەر بیانوێ ویست بێتیان ئەم هەلە بخوازنەوە کە هجووم و هێرشەکە زیاتر بۆ سەر وەزارەتی تەندروستی چڕبکەنەوە ئێوە چیتان کرد لە میانەیەدا خۆی ئەگەر هەر بە ئیستمرارەتی پرسیارەکەی پێشوت دەتوانم بیبەستمەوە جارێ پێشەم شتێک زۆر قورسە ئەمە هاوڵاتی و لایەنە پەیوەنددارەکانی ناو کۆمەلگا کە بە تایبەتی ئەوانەی حکومی وەزارەتی پەیوەنددارەکانیان هەر چین و توێژەکانی ترکە لە ناو زۆر قورسە باڵانسی ڕێکاری تونند و تۆڵی بگری و لە هەمان کاتیشدا کۆنتترۆلی ڤایرۆسەکە بکەین چونکە ئەمە هەردەم گوتیتمان ئەو کاتیش دەمان گوت کە کاتێک هەفتەیەک دە ڕۆژ لە شوێنێک نەدەبوو ئێمە بانگوازمان دەکرد کاکە پەلەمەکان عەجەلەمەکان کۆرۆنا تەواو نەبووە کۆرۆنا سەرکەوتن و تەقەی خۆشی و کۆرۆنا هەڵپەڕین و کێکشەکانی ناوێت لەبەرەوەی کۆرۆنا لە جیهاندا ماوە ترسناکی هەیە یەک حالەت زۆرە بۆ کۆرۆنا بۆ بڵاوبوونەوە ئەو قورسیە ئەو بەڵانس ڕاگرتنا قورسە لە نێوان ڕێکارەکان و لە نێوان ئەوەی کە ئەتوو دەتوێت بۆیە هەردەم دەمان گوت
ئێمە نامانێت بتە سەفر زەحمەتیش لە هیچ وڵاتێکیش کۆرۆنای نەکردە سەفر بەڵام هێواش بکرێتەوە بەچی هێواش دەکرێت کە هێواش بۆ خەڵکێک دەپرسی دەرێ ئەگەر قەدەغی هاتچۆ تەواو پاشی خۆ هەموو ناکرێت وەکو ژیانی 6 مانگ پێشستا و ساڵێک پێشتا بژین هەموو دنیا هاوار دەکا ژیان ئێستا گۆڕاوە دەبێت خۆمان بگونجێنین لەگەڵی بەڵێ قەدەغی هاتچۆ تاسەر نابێ بەڵام قەدەغی هاتچۆ بۆ هێواشکردن کاتێک هێواش دەبێت و دەبێت مەرجی توندی تەندروستی جێبەجێ بکرێت لە فەرمانگە لە شوێنی گشتی لە ناو شەقام لە ناو نەکراوانە لە کۆمەڵگەی من تا بۆ ڕادەیە نەبوو بەڕاستی ئەوە یەک دوو ئەو لاواز و بەلا ڕێدابردن و ینی لاوازی متوانەیە وای کرد کە تا ڕادەیەک هاوڵاتیش تووڕە بکە لە داوم دەستگای حکومی هاوڵاتیش متوانەی نامێنێت هاوڵاتیە کە بەو شێوازە لە ینی تەندروستی پیشان بدرێت و ئەو خزمەتە زۆرە و ئەو هەموو شەونخۆنی و ئەو هەموو کاری پێویستە بەڕاستی یعنی ئێمە ئێستش دەڵێن ئێمە بە داتا کار دەکەین داتایەکان هەمووی لە پێشمانە چێ نەخۆشە ڕێژەی مردن چەندە ڕێژەی توشبوون چەندە چاکبوونەوە چەندە هەمووی داتای وردەکاری زۆر تەفسیلی هەیە کە ڕێکخراوی تەنسیزیانی هەمووی پاڵپش بەو داتایانە دەبەستێت و ئەو داتایانە چۆن لە حکومەتانی دنیا وەردەگرت دێخاتە ناو سیستەمی خۆی شیکاریەکانیشمان بۆ پێدا دەچێتەوە شیکاری ئەوانش بێکەوە کار دەکەین ئێمە ئۆفیسی ڕایشکاریمان هەیە لە ناو وەزارەتی تەندروستی لەگەڵ ڕێکخراوی تەنسیزیانی کە ئەوانە هەموو خبەرای نێودەوڵەتین من دەمێ ئەوە بڵێم باز لەوە دەکەن وڵا یعنی مردن زۆرە نەخێر ڕێژەی مردن تا ئێستاژ ڕێژەیەکە ئەگەر لە وڵاتانی دنیا لە هەندێک وڵات زۆرتر کەمتر بەڵام تا ڕادەیەک لەگەڵ ستاندەری دنیا کەمترە زۆر زیاتر نییە دکتۆر جان دوێنێ ئەنجامە بەست ئەفمکە لەسەر لە سایتی فەرمی و لە سوشیال میدیای خۆتان ئەو داتایانی ماوەی هەفتەی پێشووتان بڵاو کردو و لەگەڵیشی کۆمەڵێک زانیاری تررا هاوکارانم لەسەر ڤیددیۆڵەکە بۆیان حازر کردوین ئەگەر بە ئەرگ نەبێ پێکەوە بچین لەوێ تەوزیحی زیاتر بدەین لەسەری فەرمو ئەمە ئاماری یەک هەفتەیە کە ئێوە بەڕێستان بڵاوتان کردبووە دەتوانین لەسەر ئەوە ئەگەر تەوزیح بدەین خۆی ڕێکخراوی تەنسیزیانی WHO هەڵسەنگاندنی ڕەوشەکە بە هەفتانە دەکات نای لێ نایە هەفتەی مەسەڵەن هەژدەیەمین هەفتەی نۆزدەیەمین هەفتەی بیستەم هەفتەی بیستیەکەم ئەها هەفتانە تا ڕادەیەک بە کۆی گشتیش هەیە لەسەر ئاستی مانگ و لە سەرەتای توشببوونیشەوە هەموو داتاکانەوە بەڵام گرنگیەکەی لەبەر هەڵسەنگانی مەسەلەن ئەو ڕۆحالات زۆر بووە ناکرێ ڕەوشی ئەو شوێنە ئەو پارێزگایە لەسەر ئەو ڕۆتەقیم بکریان لەسەر دوێنیان لەسەر بەیانی هەفتەیەک معدلێک دەردەچی لە هەفتەکان دیارەوە کۆی گشتی نییەوە تەنها هەولێرە 10,000 تست کراوە ڕێژەی لە نێو ئەوانەی کە پۆزتیڤ دەرچوونە ینی لە نێو 10,000ەکە 2300 حالەت پۆزتیڤ دەرچوو 2333 کە دەگا لە 121.3 ئێمە ستاندەردێکەیە زۆرە ئێمە پێ تێستەکان وانی مەبەست لەو 10,000ەکە پۆزتیڤ دەرچۆن نەخۆشە زۆرە و من دەمێوەش بڵێم لە کاتی ئێستادا ئەو داتایی پێمانە 1960 ئەو حالتانی پۆزتیڤ دەردەچن پێویستیان بە نەخۆشخانەیە پێویستیان بە داخلبوون هەیە بەلایانی کەم نیشانیان هەیە ئەگە لە ماڵەوەش بە نیشانەکانی سوک بێ واتە ئەو ڕێژێ زۆرە واتە ئەوانە زۆربیان نەخۆشی ڕاستەقینەی کۆرۆنان کە پێی دەڵێن ئەکتیڤ کەیس یان نەخۆشە چالاکەکانن ئەوانەی کە نیشانەکانی هەیە ئێمە ستاندەردێکی نێودەوڵەتیە لە ڕێکخراوی تەنسیزیانی 5% ئەگەر کەمتر لە 5% تێستەکان توش بێت ئەو واتە زۆر باش کۆنتترۆل کراوە بەڵگەی ئەوەیە کە بە ئاستێکی ئاسایی ئەمە زۆر زیاترەوەتە ئێمە ڕۆژی بڵاوبوونەوەکەمان باش نییە و ترس ناکە بە هەمان شێوە بۆ منە لە سلێمانی لە 15 تێست کراوەکان با بڵێن پۆزتیڤ دەرچووە تەمان ئەو ژمارەیەش ژمارەی مردنە ڕێژەی مردنیش لە نێو توشبووان لەو ژمارەیە کە توش بووە 2.8 مردنە لە سلێمانی 3.5 لە نێو توشبووەکان مردن هەیە ینی هێشتا ڕێژەی گیان لە دەستدان لە پارێزگایەک بۆ بۆ هەفتەیەک بۆ هەفتەیەک دواتر ئەگەر ویستت تۆ کۆی گشتیش هەیە کۆی گشتی لە سەرەتای سەرهەڵدانی کۆرۆنا لە هەرێمی کوردستان لە چاری سێ بوو تا ئەمڕۆ ڕێژەکە بە کۆی گشتی لە هەرێمی کوردستاندا مردن لە 3.5 کۆی گشتی ئەوە بۆ یەک هەفتە 2.6 بەڵام زیاترە چکە پێشتر زیاتر بوو ینی ئەگەر ئێمە بە هەمووی تەماشاکەین ئەوە هەری یەک هەفتەیە 3.5 بەڵام بۆ نمونە لە سلێمانی پێشتر ڕێژەی مردن زیاتر بوو کە
بەڕێستان دەزانن ئەمە ئێستا کە هەندێک حالەتەکان کەمتر بووتەوە بۆیە ڕێژەکان لە هەفتەیەک بۆ هەفتەیەک جیاوازە پێشتر لە سەرەتاوە تا ئێستا لە هەولێر 2.7 بوو ئێستا لەوەیان ببووە لەوەی یەک هەفتەکە بووە ئەمە لە سەرەتاوەیە ناوە هەر هەریەکە یەک هەفتەیە ئێوە بە پێی لە سلێمانی 4.8 بوو لە هەڵەبجە 0.7 لە دهۆک 0.7 بەڵام ئێستا 0.5 بوو لە ماوەی هەفتەی ڕابردوو ئینجاوە هەفتەیەک دەگۆڕێ لەگەڵەوەی لە سەرتاوە ئەو هەڵسەنگان نە هەڵسەنگان یەک هەفتەیە ئەگەر تەمشاکەی ڕۆژ بە ڕۆژیش هەموو ڕۆژەکان لە هەولێر کۆی یەک هەفتە لە هەولێر کۆی یەک هەفتە لە سلێمانی کۆی یەک هەفتە لە دهۆک لە هەڵەبجە کۆی گشتیش پێکەوەی هەموو هەرێمی کوردستان ئەوە بوو کە جەدوەلەکە خلاصەکە بوو ئەوەی پێشتر تەمەشامان کرد بە ڕێژەیەش دەرهێنراوە و شیکاریش بوو طبعا ئەوە داتایەکی دەتوان بڵێم سەطحیە هێشتان داتای تەفسیلتریش هەیە بە جێرەی تەمەن بە جێرەی ڕێژەی چاکبوون بە جێرەی ڕێژەی ئەو ژمارانە ئەو ژمارانە باس لەوە دەکرێت کە ئەم ژمارانە فعلی نین یعنی هێشتا خەڵکێکی زۆریش هەیە لەوانێت توش بوو بێت بەڵام نەهات بێت بۆ پشکنین لە ماڵەوە خۆی کوارنتی ڕاستە ئەوە تا چەند ئێوە هیچ لێکدانەوەتان بۆ ئەو کردووە طبعا زۆربەی حالەتەکان زۆربەی هەرە زۆری ئەکتیف کێزەوەی کە پێویستی بە عیلاج و نەخۆشخانە هەیە ئەگەر ڕێژەیەکی کەم لەوانەیە کە پێویستی بە چاودێری چڕ و داخلبوون و ئۆکسسیجینەوانە لە ماڵ بن چونکە مەحاڵە بتوانانی چاودێری چڕ و ئۆکسسیجینێکی یەکجارەی تا نهایەتی نەخۆشەکە لە ماڵەوە ڕاستە هاوڵاتی دەڵێ ئۆکسسیجینم کرێ بەڵام پزیشکی پێویستە چاودێری دەوێت بۆیە ڕێژەی زۆری ئەکتیف کێسەکانی کە ئۆکسسیجینی دەوێت ئەوانە هەمووی بەناو ناویان تۆمارە لە لیستەکانی داتابیسی وەزارەتی تەندروستی لە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستیەکان هەمووی موجودە ئەمە ڕێژەی مردنەکانە بە جۆرەی ڕۆژ و گشتیە فەرموو بەداخۆ ئەو ژمارانەی کە ئیبینن ئێمە چەند لە سەریشی ڕابوەستین ئەوانە هەمووی ژمارەی فعلین ئەوانە هەموو ژمارەی توشبوونن وەکو هەر کەسێک کە ئەگەر هاتو ئەو ژمارانە ببینێ ئەبێ بەو شێوازە مامەڵی لەگەڵ کە چەندی پێمان بکرێ ئەو ژمارانە کەم بکرێتەوە و چەندی پێمان بکرێ ئێمە نەچینەنە ئەو ژمارانەوە کە ئەوش تەنها بۆ ڕێکارانە دەبێت کە هەل لەگەڵ سەرەتای سەرهەڵدانی ئەم ڤایرۆسەوە سەدان و هەزاران جار ئاماژەی پێکراوەتەوە من لەسەر پرسیارەکەی جەناب دێ قسەما بوو باسی کرد کە بەو ڕەوشەیان بردو وای لێ هات خەڵک ڕاستە بەداخەوە ئێستا وای لێ هات کە هاوڵاتیش تا ڕادەیەک تووڕەبوونێک بەو کارێک کە هەندێک لە سوۆشیال میدیا و لە دام و دەستگای ڕاگەاندن کار لەسەر ئەوە دەکا هاوڵاتی تووڕەکە لە پزیشک و کارمەندانی دەنوستی لە تیمی تەنوستی ئەمە لە نەتیجە هاوڵاتی زەرمەند دەبێت لە بەرژەوەندی هاوڵاتینە بۆ نمونە کاتێک کە دەیانگو کۆرۆنانیە کۆرۆنایەکەی هەیتمان ڤایرۆسەکە جیاواز لە وڵاتانی ئەمە ڕامانگەیان هەمان ڤایرۆسە هەمان ئامێر هەمان تێست دەستنیشانی دەکات ئێستا کە توش دەبێت و نەخۆشە و بەداخۆجیان دەزانین لێ دەبێتەوە وا دەکات کە تووڕەبوونی هاوڵاتەکە چونکە تووشی سەدمەچی دەکات توش ئەو سەدمەی دەکات کە لە کاتێک کۆرۆنانیە و ئێستاش کۆرۆنا جان بۆیە هیوادارین کە ئێمە هەموو لایەکمان لە دام دەستگا پەیوەنددارەکان ڕاگەیاندن هاوڵاتی چین و توێژەکانی ناو کۆمەلگا هاندانی ئێمە ناڵین بێکەم کورتێ نەخۆشخانە ئێمە ناڵین هەموو شتێک 100% بەڵام دڵنیات دەکەمەوە کە پزیشکان و کارمەندانی تەندروستی بە هەموو جۆدی خۆیان وەکو جەنگاوەرێکی سپی بەردەوامن بە شەونخونی تا ڕادەیەکی باشش ئەم نەخۆشانە چونکە تۆ تەماشا بکە ئەو ژمارەیە هەیە کە جان دەستدا و نسبەکەی دیارە بەڵام تەماشای نسبەی چاکبوون و دەرچوونی هاوڵاتیانش بکە بۆیە ئەوانە جەنگاوەری سپین وەکو وڵاتانی دنیا پێویستە ئێمە هەمومان چەپڵیان بۆ لێدەین لە هەموو وڵاتانی دنیا چەپڵە بۆ تیمەکانی تەندروستی لێ دەدرێت ناکرێت وریان بڕخێنین وریان دابەزێنین ئەگەر کەم و کورتی هەیە بەڵێ هەیە گلەیی هەیە بەڵێ ڕخنە هەیە بڵێ احتیمالە غەڵەت هەیە هەموو شتێک ئەوانە نسبیە ئەوانە تێبینیەکان ئێمە بزە بدەم پرسیاری بەڵێ زۆر لە جێگای خۆی جگان دەویزە قسەیە بکەم یعنی ڕاستە ڕخنا گلەیی غەڵات کەم و کورتی ئەوانە هەیە بەڵام ئەوانە دیاردەیەک نییە حالەتە زۆر جارش ئێمە کە بە دوایدا دەچین بۆ شێوازە نییە بۆ شێوازە نییە ئیدی نەخۆش لەوانە کێشەی ئۆکسسیجین ئەم کێشەیەش نازان بێمەوە سەری بۆت باس کەم ڕووکردنەوەی پێویست لە ڕۆژ بڵێ چکە من هەدەف من نایە پێکەوتنە زیاتر لەبەر ئەوەیە من دەمەوێت بە شێژ گشتی باسی ئۆکسسیجین لەکەم تۆمان گوتت چۆن ئێمە سندوقی سکاڵا هەیە و هەموو ژمارە تەلەفۆنەکانی هەڵگەرمەیە نەخۆشخانەکان بەردەوام بەڕێوەبەری خەفەر بەڕێوەبەری نەخۆشخانە ئەوانە تیمەکانی تەفتیش و تابعا بەبەردەوام لە ناوێڵەکانی و هەموو قەناتێکی بۆی بە ئاسانی هاوڵاتی بگاتە هەر گلەیەک ڕخنەیەک و دڵنیاشین هەندێک جاریش لە جێگای خۆیتی و بەڵێ کەم تەرخەمژە و ئیدراعاتش دەکرێت ئەم پێش بێمە ناو بەرنامەکە ئیدراعات وەرجیا بەرامبەر چەند کەسانێک استقلالی ئەویان کردو کە بچن لە ماڵان بە ناوی تیم و پارە کۆکردنەوە وەصل و
ئەو حالەتانە هەیە بەڵام لە بەرامبەرەوەشدا بە سەدان هاوڵاتی عیلاج دەکرێت و داخلکرێت لەسەر ئۆکسزین بە شێوەیەکی گشتی یعنی هەموو دنیا لەو تەسەورە نەبوو ڕۆژێک بێت نەخۆشخانەیەک پڕکێ لە دنیا یعنی بینیتان لە زۆر وڵاتان لە شەقامەکاندا ئۆکسزیینیان ڕاتشە و لە شەقامەکاندا لە وڵاتی چۆکو ئیتالیا لە شەقام خەڵک بەردەبەوە ئەو تەسەورە قەت نەدەکرا کە نەخۆشخانەیەک بۆ نمونە 400 قەرەوێلەبی ئەتو 300 نەخۆش یان 250 نەخۆش تێدا بنی هەر 250 ئۆکسزیینی بێ من پرسیار تو دەکەم ئەگەر 250 ئۆکسزیین کرابێتەوە چەندتان چەندتان دانرابی بەس دەکات کارگەکانی ئۆکسزیین بۆ سیعە دروست نەکرا ئێستا خۆ نەخۆشخانەکانی تریش نەک ڕزگاری لە هەموو نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان هیچ نەخۆشخانەیەک بەو سیعەیە بەو توانایە دروست نەکرێت کە هەر هەموو قەرەوێلەکانی ئۆکسزیینی بێ ئۆکسزیین پێشتر بۆ چێ دروستکرێت کاک دکتۆر ڕاست ئۆکسزیین لە بۆ ساڵاتی عملیات بەڕێزت دەزانی لە بۆ عینەیە مڕەکەزە تاک نەخۆش لە قاوشە بۆ پێویستی بە ئۆکسزیین بێت لە بۆ نمونە وەکو ڕزگاری لە هیچ حالەتێکدا هیچ نەگەیشتە 30 تا 40 نەخۆش لە یەک کاتدا پێویستی بە ئۆکسزیین بێت 15 عملیاتیشی دەکرد دە 12 لەوانەیە ئینعاش و بە سێچار حالەتی قاوش بەڵام لە یەک کاتدا 250 ئاسنە یعنی تێکچوونی هەیە ڕاوستانی هەیە بەڵام دەبێ بەدیلێتە بێ ناکرێمە ئەوە ببێتە حجێەوەی کە معمل ئیژنەکە سائل تاخیر بێ یانش بەدیلی قنینەیە بەدیلی قنینە ئۆکسزیینی جەنەرەیتەرە ئەوی کە لە ناو عینەیە مڕەکەزەکان هەیە بەهەرحاڵ دەبێ بەدیلی حاضرتە بێ و دەست بەجێ ئەوانی تر چاکەی ئێستا کێشەی ئۆکسزیین چونکە زۆربەی زۆری نەخۆشەکانی باری تەنووسیان توندە یان تێک دەچێت بەرەو ترسناچی دەچێت ئۆکسزیینی دێ ئۆکسزیین نەخۆشێک چەند ئۆکسزیینیەوە لە شەو ڕۆژەکەیان ئێمە چەند جۆرێک لە عینەیە مڕەکەزە هەیە عینەیە مڕەکەزەکە تەمان نەخۆشێکی بەس لە قاوش ئۆکسزیینی دادەدرێت ئەمە ڕێژەیەک کەمتری دەبێت زۆرێک دووەم لە عینەیە مڕەکەزە سیپاپ ماسکی دەوێت یەکی چەند بایپاپ ماسکە یەکە چەند ڤنتیلەیتەراوی لەسەر جیاز تەقدیرە بەس سیپاپ ماسک و بایپاپ ماسکەکە برادرانی ئێمە کە پزیشکانی پسپۆڕی تەقدیرن دەڵێن 16 تا 17 بڵی ئۆکسزیینی دەوێت لە یەک 24 کاتژمێر لە 24 کاتژمێر ئەنی تۆ تەماشاکە چەند ئۆکسزیینی دەوێت چونکە ئەوە ئەنجافی ئەوەندە نەخۆشی بکە قورسە یعنی ئێستا من لە نەخۆشخانە تایبەتەکانی ژەو ڕۆژێک کۆبنەوەمە لەگەڵیان کرد یەکێک لە چێشە سەرچەکانیان دەیانێم سۆگەری گرنتی دابینکردنی ئەو ژمارە ئۆکسزیینە بکەن تاواکو بتوانن لە قەدەر ژمارە نەخۆشەکە بن ئۆکسزیین تەمان زۆر گرینگە بەڕێزت دەزانی ینی ئێستا دەتوانین بڵین مەرحلەیەکی باشمان بڕی بۆ چارەسەرکردنی ئۆکسیجین لە نەخۆشخانەکان یان ئەگەر ڕێژەکە بەرز بێتەوە ئەگەری ئەوە هەیە و کێشانە ڕوو بداتەوە هەموو ئەو شوێنانەی کە ئامادە دەکرێت و دابین کرایە بۆ کۆرۆنا پێشەم شتێک بیر لەوە کرێتەوە ئۆکسزیینەکەی گرنتی پرێم سۆگەر بکرێت بەردەوامن هەر من ئاگدارم لە سلێمانی چەندین شوێنی ئیزافەی ئۆکسزیینیان دانا لە کارگە و لە سائل و تانکەکان لە ناو هەولێر هەر لە هەولێر لە ماوەی ئەو دوو هەفتەیە لەوانەیە سێ معمەلدانرایە لە ئینعاشی جمهوری لە نەخۆشخانەی ئیماراتی و ئەوەی چاکرایەوە لە نەخۆشخانەی ڕزگاری و زیادکردنی تانچەکان لە نەخۆشخانەکان لە دهۆک بە هەمان شێوە ئەوانە دەبێت ئامادەکاری بەردەوام بکەیت چونکە ئێمە هەتێ ئێستا دیار نییە ئەو ڕۆژە بەرەو زیاتر دەچێت بەرەو کەمتر دەچێت و یعنی ئامادەکاریە دەمێت لەسەر ئەوەش بپرسم بەڵام دیسان نابێ ئێمە تەنها اعتمادمان لەسەر کارگەیەکی ئۆکسزیین بێ ئەگەر کە بەدیلی دووەم و بەدیلی سێمیش دەبێت ئامادە بێت بەڵام کێشەکە لێرە ئەوەیە هەم نرخەکان گران بۆ هەم بەدەست ناکەوی یعنی بڵی ئۆکسزیین خستخانەیەکی وەکو خستخانەی ڕزگاری زیاتر لە 400 بڵی احتیاطی دەوێت جگە لەوێ ئێستاش هەر بەردەوام وا زیاد دەکەن ئەگەر چەند سەعاتێک ئۆکسزیینت نەبێ بە 50 بتڵ بەڕێ ناتی ئیشەکە ینی قەنینەکە دەست ناکەوێ یان دەست دەکەوێت هەم گران بووە هەمیش فعلا ئەو عەدەدە دەست ناکەوێت عەدەدە دەست ناکەوێت کە توبتانی لە هەموو وەختەجی بتوێت 200 400 300 بتڵی بکرێت یعنی بەڵام خۆشبەختانە خێرخوازان ڕۆڵێکی باشیان بینی لە پاڵ ئەو بودجانێک کە حکوومەت هەرێمی کوردستان تەرخانی کردووە بۆ هەموو پارێزگاکان و بەڕێوەبرایەتە گشتەکان خێرخوازان دەورێکی باشیان بینی لەو دابینکردنەوە ئۆکسزیینانە بە تەسەور بە ئەو بە لێکدانەوەی زانستی خوا نەخواستە ئێمە هێشتا لەکوێ ئەمپەتاین هێشتا ئەگەری ئەوە هەیە زۆر زیاتر بێ ئایا ئەمە خەڵک مەترسی ئەوەی هەیە کە ئەگەر هاتوو بگەینە ڕادەیەک وەکو ئیتالیا و ئیسپانیا هەموو نەخۆشێک ئەسڵەن لە نەخۆشخانە وەرنەگیرێ ترایاج و پۆلیۆنکردنیان بەپێی ئەوەی چێ ئەمەلی هەیە زیاتر بژی ئەو وەربگیری و کۆی کە زۆر جار لە پزیشکانی ئەوروپا ئەوانە گوێمان لێ دەبوو دەیگۆ یەک لەو حاڵەتە ناخۆشانە ئەوە بوو دوو نەخۆشیان بۆ ئەهێنم دەیان بۆ ئەهێنم پێیانوتم سێ جێگات هەیە بڕۆ بزانە کامیان ئەگەری ژیانی هەیە ئەو زیاتر بێژ خوا نەخواستە ئێمە تەسەورەکەی بینە ئەو حاڵەتە
ئومێدەواری نەگەینەوە حالەتە بەڵام چۆن ناگەینەوە حالەتە ئەگەر بەس بە تەنها بە تەمای پێشبینی کردن بینەوە بە تەمای ئەوە بین خۆی ڤایرۆسەکە نامێنێت دەبێت ئێمە ڕوبەڕووی ئەو ڤایرۆسە بینەوە دەبێت ئێمە هێرشی سەر ڤایرۆسەکە بکەین ناکرێت ڤایرۆسەکە لە بڵاوبوونەوە زیاد بوون بێت ئێستا ئەو ڕێژە و ژمارانە زۆرە بەڵام پێشبینیەکانی ئێمە دەبێت هاوکات بێت لەگەڵ دنیادا لەگەڵ دنیا هەموو دنیا محاولێ ئەوە دەکات ئەم ڤایرۆسە کەم ببێتەوە نامێنێت بەڵام ئێمەش لە هەرێمی کوردستان دەبێت مەرجەکانی تەندروستی لەسەر ئاستی تاکەکەس خۆپارێزی تونند و تۆڵ بکرێت دەبێت ڕێکارەکانمان بە شێوەیەک خۆمان بگونجین لەگەڵ ئەو یعنی ڕاستە ژیان ناوەستێ من هاتیمە مقابلەی بەڕێزت دانیشتمە لەگەڵ بەڵام دەبێت ئەوەندە ئەوەندە لێت دوور بم و ماسک دابنێم و دواتر قەرباڵغی چەند کەسێک لە شوێنێک نبین ئەمانە هەمووی دەبێتە ئەوەی کە ئەمە تاڕادەیە کۆنتترۆلی بکەین چونکە هەر چەند ژمارە زۆر بێ بەڵام کۆنتترۆلکردن نابێت دەستی لێ بەردەی ناکرێت بڵێ دەست لە کۆنتترۆلکردن بەردەدەم و بە تەمای بەجێبەڵی نا دەبێت لە شوێنێک بیگریەوە ئەمە پشتگیری هاوڵاتی دەوێت هاوڵاتی بۆ خۆیتی یعنی نەبوو حکوومەتە نەبوو خستخانەیە نەبوو دکتۆرەکانە هەر بۆ خۆی ئەوەی توش نەبوو ئێستا خەڵکێکی زۆر توش نەبووە ێ باشە بۆ سبینێ توشبی بۆ هەفتەچکە توشبی دەبا خۆی بپارێزیت با خۆی بپارێزیت منداڵەکانی بپارێزیت و من زۆر کەس ڕاستەمە دەڵێن ڕێکارەکان بۆ شوێن بەڵام زۆر کەسیش خۆی پاراستە ئەگەر بێت و تووشش بیت بەو ڕێژەیە نەبێت بەو ژمارەیە نەبێت ئەمە لایەنێک لایەنی دووەم لەسەر ئاستی جیهاندا پێشبینیەکانی ئەوەیە کە دەرکەوتنی ڤاکسین ڕۆلێکی گەورە دەبینێت بە تایبەتی بۆ گروپی مەترسیدار 5 گروپی مەترسیدار هەیە ئەوانە کە ڕێژەی مردن زۆر کەم دەکەنەوە کە چۆن چەندی زۆر بڵاو ببێتەوە زووتر و سریعتر دەبیت و ژمارە زۆر دەبێت بە هەمان شێوە چەندی کەم بکرێتەوە بڵاوبوونەوە کەم دەبێتەوە لە نەتیجە کۆنتترۆل دەکرێت بۆ داهاتوو ئێمە دەبێت پێشبینیەکانمان بەڕاستی پاڵپشت بێ لەگە پێشبینیەکان ڕخراوی ئەو قسەیەش ڕاست نییە کە ئەڵێ هەر دەبێت توشبی ینی خەڵکێک هەیە بەشێکی خۆی وا لێ دەکا کە دەڵێ من هەر توشدم بە ئێستا لەم هاوینە توش بووم یان مەسەلا ئەمە تێگەیشتنێکی هەڵەیە دەزانی بۆ خەڵکێکی وا تێدەگا دەڵێ ئەگەر توش بووم هەتا تەواو من جارێککە تووشی نابمەوە جارێ هیچ توێژنەوەیەک ئیسپات نەکرێ ئەو کەسێک کە توش بووە جارێشتر دەگرتەوە یان نە چونکە ئەگەر ئێمە بەراورد دەکەین بە ئینفلۆنزای مەوسومی ئەوەی کە لە پاییزان و لە سەرەتای بەهاران ئینفلۆنزەیەکە دوو پیک دەبیت هەموو ساڵێک ئەوانە لوقاحشیە ئەوەنە لوقاحەکە 3 تا 6 مانگیش دەکات هەندێک لوقاح 3 مانگ 4 مانگ تا 6 مانگ مەگزیمەم ێ باشە ئەگەر هەتایە باە ئینفلۆنزای مەوسومی ئینفلۆنزای ڤایرۆس خۆی نەگۆڕی باە کەسێک کە ئینفلۆنزای دەگرت هەتا دنیامایە ئینفلۆنزای نەدەگرتەوە بۆیە ئەمە بۆ چونێکی هەڵەیە چونکە طبیعەتی ڤایرۆسەکە تا ئێستاش ئیسپاتێکی زانستی تەواوی 100% نەبووە ئەو ڤاکسینی لە رووسیا دەرچووە تا ئێستاش بەخرای دۆنسی جیانی بە حەزەرەوە جارێت چاودێری دەکات و لە دنیادا کۆمەڵێک وڵاتانی دی و کۆمپانیای هێشتا قۆناغی ماوە هی رووسیا طبعا نەک لە رووسیا لە وڵاتانی دیش پێشکەوتن هەیە لە بەڵام هیچ ئیسپاتێکی نێودەوڵەتی لەلایەن ڕێکخراوی دۆنسی جیانی بڵاو نەبوویتەوە ئەمە ئومێدمان مایە ئەوەی رووسیا ئەگەر باش بێت بەشکم بێت وەکو ڤاکسینەکانی ساڵانی پێشوو بێتە هەرێمی کوردستانی ژێمە لە بەرنمەیەکی بڵێمە لەگەڵ وەزیری تەندروستی عێراق فیدراڵ ئەو باسەمان کردووە لە پەیوەندیداین لەگەڵی عێراق لە بەرنمەیەکی نیشتیمانی هەموو ساڵێک نەگە و ڤاکسینە هەموو ڤاکسینەکان هەموو پێکوتەکان ئەوانەی خشتەی ڕۆتینیە و ئەوی هەڵمەتەکان هەمووی بەیەکەوە دابین دەکات و پار ئێمە نزیکەی زیاتر لە 100,000 دۆز جوڕعی ڤاکسینی ئینفلۆنزای مەوسومی ماوەرگرەوەی ئینفلۆنزا وەرزیەکە مەبەستم لەوە دێت ئەمە لەسەر ئاستی جیاندا اینجا طبیعەتی ڤایرۆسەکە پێشبینیەکەی چونکە پێش 3 مانگ پێشێستا هاوڵاتی دەیانگوت ئەمە بگەینە هاوینێ نامینێت بۆ یەکەم بۆتەوە بەڵام لە هاویندا زۆرتر بوو کە پلەی گەرماش بۆ ئاستا کاری لەو ڤایرۆسە نەکرد ئێمە لەسەر بابەتەکەمان دڕۆین دێنە سەر بابەتی پشکنین و دێنە سەر بابەتی دەرمان و ئەوانە بەڵام گوتەبێژی بەڕێوبەرایەتی هاتوچۆی هەولێر دکتۆر ساماندووە ئەوێت تووشی ڤایرۆسی کۆرۆنای نوێ بوو و چارەسەریشی وەرگرت بۆ مای 22 ڕۆژ هەر لە ماڵەکەی خۆی بوو توانی لەم نەخۆشیە چاک بێتەوە و ئێستا جاریشتر بگەڕێتەوە بەڕێوبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر و کاروباری هاوڵاتیان ڕای بکات با پێکەوە پاکێجە ببینین لەسەر چاکبوونەوەی ئەم بەڕێزە. دوایی توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا وەرگرتنی چارەسەر بۆ ماوەی 22 ڕۆژ جارێکی دیکە گەڕایەوە سەرکارەکەی لە بەڕێوبەرایەتی هاتوچۆی هەولێر. گوتەبێژی بەڕێوبەرایەتی هاتوچۆی هەولێر دوای توشبوونی بە کۆرۆنا ئێستا گەڕاوەتە سەر ئەرکەکەی و باس لە چیرۆکی توشبوونی بە ڤایرۆسی کۆرۆنا و شێوازی وەرگرتنی چارەسەرەکانی دەکات. لە ڕێگای هەستم کرد لە ناکاو جسم تێکسوو یعنی
قڕکرانەوەکە وای لە هات گەیشتەوەی کە هەستم کە چۆن بڵێ هەناسەم تەنگ دەبیتن تایەک لەگەڵی دەستی پێ کرد نەمتوانی ئۆتۆمبیل لێ بخڕم خێزانەکەم ئۆتۆمبیل لێ خوڕی هەتا گەیشتنەوە ماڵ کە گەیشتنەوە ماڵ هەر ئەو گەیشتنەوە ماڵە بوو ئیتر کەوتم هەر لە فەحسەکان دەرکەوت ڕێژەی ئیلتیهاب لە خوێنم یەکجار زۆر بوو ئەوە یەکێک لە نیشانەکانە کە تۆ تووشی نەخۆشیێک بووی و ئەشعەیەکی سینجشم گرت بۆش تاکید بووە کە من تووشی کۆرۆنا بوویمە لە بۆ ڕۆژی دواتر نیشانەکان زیاتری کرد هەرچی مەفاسڵ هەیە لە جسم یعنی هەرچی جونگە هەیە هەمووی دەستی بە ئازار کرد تام و بۆ نمنما زۆر بێتاقەت بووم خواردن بە هیچ شێوەیەک نەمتوانی هیچ شتێک بخۆم یعنی تەنانەت ئاوم پێ نەدەخوراوە ڤایرۆسەکە بەرەو سیەکانم چۆ خوارێ هەفتەیەک لە ژێر ئۆکسجین بووم بە بەردەوام بوتڵی ئۆکسجین دەبوو لەگەڵم بە توشبوونی بە کۆرۆنا وەکو زەنگێکی مەترسیدار بووە بەڵام خۆڕاگری و بەردەوامبوونی لەسەر وەرگرتنی چارەسەر و خۆجیاکردنەوەی لە خەڵک وای کردووە ڕۆژ بە ڕۆژ گۆڕانکاری بەسەردا بێت و هەست بەوە بکات کە تەندروستی بەرەو باشی دەڕوات. فازڵ حاجی دەڵێت توشبوون بە کۆرۆنا لە مەرگ نزیکمان دەکاتەوە بەڵام کە بەسەریدا سەرکەوتوو دەبین گۆڕانکاری زۆر بەسەر کەسی توشبوو دەهێنێت. لە خی گەورە جارشتر ژیانی پێدامەوە کە بتوانم خزمەت بکەم و بتوان بەسەر قاچەکانی خۆم بۆستمەوە بەڵام هەست دەکەم دوای توشبوونم دوای چاکبوونەوەشم نەبوومەتەوە ئەو مرۆڤەی جاران لەوانەیە بە ماوەیە یەکجار زۆریش نەبمەوە مرۆڤەکەی جاران چونکە بەڕاستی ئەو زیانانێک کە بەر جەستەم کەوتەوە بەر سیستەمی هەناسەدان و هەموو بەرگری لەشم هەموو شتێک کەوتووە لەوانەیە ئەو ماوەیەکی زۆری بێ لە بۆ چاکبوونەوە لەوانەیە لەبەر ئەوەی من تەمەنیشم لەوانێ ڕەتی کردو لەوانەیە هەر نەگەڕێمەوە حاڵەتەکەی جارانم. بەشێک لە ئەفسەر و کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی هەولێر بەهۆی نزیکبوونیان لە خەڵک و بەرکەوتنی ڕۆژانیان دووچاری ڤایرۆسی کۆرۆنا بوون و بەشێکیشیان دوای وەرگرتنی چارەسەری پزیشکی توانیویانە قۆناغە مەترسیدارەکانی نەخۆشیەکە تێپەڕێن و هەندێکیشیان بە تەواوی چاک بوونەتەوە و گەڕاونەتەوە سەرەرکەکانیان. ڕێناس عەلی کوردستان 24 هەولێر. کەواتە توشبوون و چاکبوونەوەش هەیە و خەڵکێکیش چاک دەبێتەوە ئەوە کە لایەنە دەرونیەکەی و لەلایەنە دەتوانین بڵین کارەندامزانیەکەشیەوە بێگومان کاریگەری زۆر باشی دەبێت و شەرت نییە ئەوانەی کە هەمووی توش دەبن ئەو حاڵەتیان بەسەر بێ کە ژیانیان بکێتە مەترسیەوە ئەگەر هاتوو نەشڵە ژیان و لە ماڵەوە پەیوەست بن بە بەکارهێنانی ئەو ڕێنمایانەی کە لەلایەن پزیشکان و لە هەموو سەرچاوەکان و باسی لێ دەکرێت دڵنیابن بە شێوەیەکی زۆر باش ئەم پەتایە تێدەپەڕێن. هەواڵێکی تریش هەیە دەڵێ پارێزگاری هەولێر داوا لە هەوڵاتیان دەکات کە زیاتر هاوکاریان بن لە پابندبوونیان بە ڕێکارەکانی خۆپارێزی تش بە ڤایرۆسی کۆرۆنا. پارێزگاری هەولێر ئاماژە بۆش دەکات بەو خۆپارێزی ئێستا هەیە ئەگەری کەمبوونەوەی ژمارەی توشبووان لە ئارادای. ئەم ڤایرۆسە نەگریستە بەڕاستی مەترسیدارە و هیوادارم ئێستا خەڵک هاوکارمان بێ بۆی بتوانین ئەم قۆناغە سەختە تێپەڕێنین و من ئێستاش پێم وایە باشترە ڕێکارەکانی خۆپارێزی خەڵک باشتر ئێستا خۆی دەپارێزیت و تێڕوانینمان وایە کە بەو خۆپارێزیە ئێستا هەیە بتوانین لە ئایندەیەکی نزیک ئامارەکان بەرەو خوارەوە بێنەوە بەڵام ئەگەر بە تەکید ئیلتیزام نەکرێت لەوەی ئێستاش هەیە مەترسیدارتر چاوەڕێمە. بێگومان توشبوون و حاڵەتەکانی زیادبوونی بەشێکی زۆری کەوەکو هەموو لایەک ئاماژەی پێ دەکەن بەشێکی زۆری ئێستا لەسەر شانی هاوڵاتیانە بەداخۆ لەگەڵیشی ئەو کێشانەی ترکە هەمووی لە ڕووی ئابووری و لە ڕووی بێموچێوانە هەمووی وای لێ کردووە کە هەموو زەختەکە دکتۆر سامان دووبارە ڕوو لە تەندروستی بکاتەوە. ماوەیەک لەمەوە پێش دەتوانڵین لە ڕۆژانی پێشوە کێشەی نەخۆشخانە تایبەتەکان سەری هەڵدا و لێکدانەوەی زۆری بۆ کرا و بەشێک لە نەخۆشخانەکان ئەوها بڵاوکرایەوە کە ڕێژەیەک لە پارە وەردەگرن کە بەڕاستی لە ڕووی زانستی و لە ڕووی تەندروستیەوە دوور بوو لە ڕاستیەوە بەداخەوە ینی لە هەر بارودۆخێکی ئەوهادا لەوانەیە کەسانێک هەبن بیانەوێت ئیستیغلالی بارودۆخەکەکەن بەڵام من لێرت بە دوو شێوە پرسیارەکەم ئایا چارەسەرکردنی کۆرۆنای نەخۆشێکی کۆرۆنا بەو شێوەیە گرانە یان فعلەن وایە بەشێک لە ئیستیغلالی تێدایەوە ئایا ینی کەواتە ئەگەر بەو حاڵە بێ
ئێوە چیتان سەرف کردو و چی لێ هاتوو ئەو هەموو نەخۆشە بۆ شێوەیە دەکا ینی دەبێ مەصرفێکی زۆری هەبوو بێ بەڵێ بە دڵنیایی ئەوەی لە حکوومەتی هەرێمی کوردستان کڕەیە لە حساب نایەت ئەوەندە مەصرفێکی زۆر هەیە بودجەکانی بەڕێوەبرایەتی گشتەکانی تەندروستی و بودجە تەرخان کراوەکان منەمە هەم جارێ باز دەکەین کە مەزەندە دەکەین ئێمە بە داتا و حساباتێتان بەڵام ماوە دەگۆرە هەفتانە زیاتر دەبێت و زیاتر لە 40 میلیارد دیناری عراق تەنها لە بواری چارەسەری و تەندروستی لە بواری کۆڕۆنا تەنها طبعا بەنسبەت کەرتی تایبەت من دەمێ سەرەتای بیرۆکەی ئەو کەرتی تایبەت ئێمە ئێستا لە نەخۆشخانەکانی ئەهلی بوویتە بەشێک لە سیستەمی تەندروستی یعنی ئەگەر کۆڕۆناژ نەبوو هەوڵاتێکی زۆر بۆ خۆی دەچێتە کەرتی تایبەت ئینە مڕەکەزەیان هەبوو ئەمەلیاتیان هەیە داخلبوونیان هەیە و ئەنواعی یعنی ئیسعافیان هەیە نەقلکردنیان هەیە ئەوە لە کاتی ئێستادا ئێمە سیرمان کرد نەخۆشخانەکانی حکومی ئێمە پێویستمان بە عینە مڕەکەزە دەبیت نەک بۆ قاوشی نووسنی ئەتیادی ئاسایی بۆ قاوشی ئاسایی ئەتێستش نەبووی دازبە عینە مڕەکەزە بینی مان و مردنە بینی ژیانە عینە مڕەکەزە لەوانەیە هەر نەخۆشێک لە کاتێکدا وەزعی تێک بچێت دەبێت عینە مڕەکەزە حاضر بیت ئەوەی کەم دەڵێم ئامێری سڕکردنە ئامێری سیپاپ و بایپاپ و ئامێری هەناسەی دەستکرد و ئۆکسسیجین و کۆمەڵک مۆنیتەر و ئۆکسیمیتەر و پزیشکی سپۆری سڕکردن و یاریدەدەری یان کارمەندی تەندروستی بواری سڕکردن ئەوانە دەبی بە بەردەوام قەروێلەی بەتاڵ تەبی حاضر نەخۆشەکە لە قاوش لە ناکا وەزعی تێک دەچێت دەبێت داخل بێت عینە مڕەکەزەکانمان لەو حدە دەرچوو ئەوەندە نەخۆش زۆر بوو هەمووی فول بوو هەمووی پڕ بوو دوو سەرچاوە نەخۆشێک هەبووە وەزعی تێک دەچێت دەبێت بچێت عینە مڕەکەزە نییە باشە 25 خستخانە بۆن منە ناو شاری هەولێرە بێت چەند نەخۆشخانێک لە سلێمانی لە دهۆک لەوانە ناکرێت ئەوانە هاوکار نەبن پاڵپژ نەبن لەو ڕۆژەی ئێستای کۆڕۆنا ئەوە لایەنێک کە دەبێت بینی ژان و مردن ژیان هەڵبژێری نەخۆشەکە عینە مڕەکەزە ئینجا بۆ نەخۆشکە گرنگ نییەوە کەرتی گشتیان کەرتی تایبەتە ژیان گرنگترا دووەمیان خەڵکێکی زۆر خۆی داوا دەکات دەرێ من نامەوێت لە خستخانەی لەبەر تایبەتمەندی خۆیتی لەبەر دەوێت ژوورەکەی بەتەنیا بێت دەوێت کۆمەڵێک خەدەمات و خزمەتگوزاریە خۆی داوا دەکات ینی خەڵکێکی ئارەزومەندانە دەوێت بچێت بۆچی ئێمە ڕێگەی پێ نەدەین خۆ نەخۆشخانە هەلەکان نیان دەویست کار بکەن و نایانەوێت ئێستش ئێمە گازمان کردن لە دووەمین ڕۆژی جەژن دوای ئەوەی بینیمان کێشەی ئۆکسسیجین نەقس هەیە کێشە دروست دەبێت نەخۆشخانەی ئەهلی هەموو دەم ئامادە بێت و نەخۆشخانەکانی ئەهلیش بەڕاستی عینە مڕەکەزیان هەیە هەریەکە بە مەحدودی هەیە 4 قەروێلە 6 قەروێلە تا 10 قەروێلەیان هەیە زۆرترینی قەروێلەی عینە مڕەکەزەیە ئەویتر هەیە 2 قەروێلەیە بە کۆی گشتی هەمومان گازکردن پێمان گوتن ئەوە بڕیارە و چونکە بە پێی یاسای تەندروستی گشتی ئەمە یاسایەکە ئێمە لەسەری دەڕۆین ئەم یاسایە بەرکارە لە مادەی 47 لەو یاسای تەندروستی گشتی دەڵێت وەزارەتی تەندروستی بۆی هەیە هەر شوێنێک بەکاربێنێت لە کاتی وەباعک لە کاتی کارەساتێک لە کاتی وەباعک هەر شوێنێک بەکاربێنێ بۆ عیلاتکردنی نەخۆش ڕوبەما ئەم شوێنە حکومیە ئەهلیە هی هەر چێە دەبێت ئەمن ئێستا ئێرم پێویستە دەبێت دەتوانین بە دەسەڵاتی یاسامان پێدراوە پێمان گوتن دەبێت هاوکار بن بەڵام بەداخەوە دوای چەند ڕۆژێک بینیمان سعرەکانی کە خۆی گرانە تەمان عینە مڕەکەزە پێشتریش ئەوەی حادسەی سیارە کردبی ئەوی جەڵتەی دەماغیە ئەوانەی کە لە عینایە بوون نەدەزانن عینایە شەوی نزیکەی 1000 دلار یان ملیۆنێک دیناری عراقی بەلای کەمی خەرجی یەک شەوی نووسنی یەک حالت بووە خۆیان دەزان ئەوانیان دەبڵ کرد بوو گەیشت بۆ 25 وەرەقە 2500 دلار 2000 دلار اینجا ئەگەر پێشنیارانیان کرد 1600 دلار خۆیان ئەم نرخانەیان داوا دەکرد 1600 دلار ئەوەی سیپاب ماسکە ئەوەی بە لەوێن دەرە 1400 دلار بەبێ ئەوە 1000 دلار بەبێ ئۆکسسیجین یعنی نرخەکان زۆر گلەیی و گازاندەی هاوڵاتی و ڕخنەی هاوڵاتی و داواکاری هاوڵاتی بۆ پێشنیاری نەخۆشخانە تایبەت نەخێر ئەوە من دەمێ بۆت باسکەم ئێمە هەستین هەموو ئەو نرخانەمان بە تەواوەتی کەم کردەوە بە 150مان کەم کردەوە واتە نابێ ئەو نرخانە وەربگرێ بەڵام دیسانەکە هاوڵاتی پێی زۆر بوو فعلا ئەگەر ئێمە ڕێکارێکماندان چکە هاوڵاتی هەیە تەنانەت ناتوانێت 100 دلاریش بدات بۆ یەک شەو بە ناچاریش لە نەخشانی زۆری شوێن نییە دەبی بنێ دێتوێنە ئێمە ئەستان کۆبنەوەیەکمان کرد و لێژنەی تەندروستی پەرلەمانی کوردستانمان داوات کرد داواکاری گشتیمان داوات کرد بۆ گۆڕنەکە و سندیکا پەیوەنددارەکان کە پزیشکان و کارمەندانی تەندروستیە و لەگەڵ هەموو بەڕێوەبەری نەخۆشخانەکان چونکە ئێمە دەمانزانی ئەمە وەزعچین لە وەزعچی تایبەتین ئێمە داوامان لێکردن وەکو وەزارەتی تەندروستی جارێکتر بۆ جاری دووەم نزیکەی لە 140 تا 150 نرخەکانمان پێهێنانە خوارەوە و بدوو بەسێ بڕیار لی دەرچین لەو کۆبنەوەی ڕۆژی پێشوو کە ئیعلانمان کرد من دەمێت بە دیقەت بۆ هاوڵاتیانی خۆشەویست ڕوونکەمەوە ئێمە لە بەرژەوەندی هاوڵاتی کار دەکەین و تەنانەت
بەرژەوەندی هاوڵاتی نەبێت ئێمە سپیستان بۆ دەبێت نەخۆشەکە بچێت ئەهلی ئێمە دەمانێت نەخۆشەکە ڕزگار بکەین لە ژیانی ئەگەر شوێن نمێنێ لە حکومی یعنی ئەهلی چێ ئەهلیش دەبێت بێت بپێتە حکومی بەڕاستی یعنی ئەوە کارێکە لە کاتی ئێستادا ئێمە گوتمان نابێ هیچ نەخۆشخانەیە چلی بیر لە بەرژەوەندی و بیر لە قازانجی خۆی بکاتەوە و پێمان ڕاگەاندن زەرەر دەکەن زەرەر ناکەن ئەمە ئێستا لە کارەساتێکین ئێمە پێویستمان بۆیە لەو ماوەیەدا تا ئەو وەزع تێدەپەڕێنین هاوکارمانگەن هەمامهەنگجی نەخۆشخانە حکومیەکانکەن کاتێک بۆیە بڕیارماندا هەر نەخۆشخانەیەک بەلایەنی کەم دوو قەروێلەی بەخۆڕایی بۆ ئەو نەخۆشەی کە نەخۆشخانەی حکومی دەینێرێت بۆ نمونە بەڕێبەری نەخۆشخانەیە سەرۆکی باشە دەزانێت هیچ شوێن نامێنێ زۆر زەڕورە ئەمە دەبێت تەحویل بکرێت و ئێمە بڕیارە و ئێمە پێیانمان گوتووە و بڕیارە دەری چۆ بەنووسرا بۆ هەمیانمان گشتان نکردووە ئەمە بۆ ئەو نەخۆشانەی کە لە حکومی نەخۆشێت کە خۆی دەچێت نایەتە حکومی دەیە لە ئەهلی بێت نابێ بۆ نرخانە بێت دەبێت بۆ نرخانەیە کە بڵاو بۆ لە سوش منە لە 150 ینی ئێستا دوو جۆرە نەخۆشخانەی ئەهی نەخۆشێک وەردەگرن کە ئەو نەخۆشەی لە حکومی ئێمە بۆی دەنێرین دەبێت ئەو نەخۆشە بەخۆڕایی بێت بۆ ئەوەیە یعنی ژمارە قەرێلەکان زۆر سنووردارە ئەوەی تر کە بەخۆی دەچێت نابێت بۆ ڕێژانە بۆ ژمارە بێت کە بڵاو بۆ دەبێت لە 150 ئەو نرخانە بێت ئەمە بڕیاری یەکەمان بڕیاری دووەمان ئێمە بڕیارمان داوە کە هێشتانەکان بەشی چاودێری تر لە نەخۆشخانەکان لە هەرێمی کوردستاندا زیاد بکەین ڕاستە ئێستا لە هەندێک شوێن ڕەنگە کۆرۆنا کەمیش بێ بەڵام دەبێت لە بەرچاو مێوەخوانەکە پاییز دیسان لەگەڵ فلۆنزای مەوسومی جارێشتر شەپۆلێک بێت دەبێت ئێمە ژمارە قەرێلەکان زیاد بکەین یعنی یەک قەرێوە لە زۆرەگە زیاد بکرێت لە هەر نەخۆشخانەیە یەک قەرێوە لە زۆرە ژیان یەک کەس گرینگە و مهمە بەڕاستی ئێمە قەرێلەکان زیاد دەکەین ئەویش بەچی دەبێت بە هاندانی سەرچاوە مرۆیەکانی پزیشکی پسپۆڕی سڕکردن و کارمەندی یاریدەری سڕکردن ئەوەی مساعد تەخدیر ئەو دو زۆر گرینگە لەگەڵ طبعا ئامێر دکتۆر سامانیانی چەندی زۆرتر بێ باشترێت چونکە هاوڵاتی پێویستی بە ئەهلی نابێت ئەمە بڕیاری دووەمانە ئەوە لەسەر ئەرچی خۆمانەوەکو حکوومەت هەرێمی کوردستان ئەم پاڵپشتی نەخۆشخانەکان بکەین بۆ زیادکردنی ژمارەی قەرێلەکان هەرچەندە زیاد کرایێت بە بەراورد لەگەڵ پێش کۆرۆنا لە هەموو شوێنێک قەرێلەی یانیش ئامێرەکان زیاد کرایەوە و عینیان مڕەکەزە دروست کرایە و ژمارەیان زیاد کرایە ئەڵام دەبێت هێشتا زیاتر بکەین خوانەکە ئەگەر عەدەدەکە زیاتر بێت ئیسێمیان ڕەنگە کردی تایبەتیش هەندێک داواکاریان هەبوو کە حکوومەت پاڵپشتیان بکە بۆ نمونە لە ڕووی سکیوریتی و لە ڕووی ئەمنیەتی نەخۆشخانەکە کاتێک نەخۆشخانەکە ئەگەر گرفتێکی دەبێت مردنی لێ دەکەوێتەوە یعنی ئێمەش پاڵپشتی پژیەمان کرد بە داواکاریمان بۆ وەزارەتی ناوخۆ بۆی لەم دۆخەدا نەخۆشخانە هەلیەکان لە پارێزراو بن لە ڕووی ئەمنیەت و هێمنی نەخۆشخانەکە ئەمە سەبارەت بە نەخۆشخانەکان من بەڵام دەمێت دڵنیات کەمەوە کە وەزارەتی تەندروستی لە بەرژەوەندی هاوڵاتی لە پێش هەموو شتێکدا دنێ هاوڵاتی نەخۆش لای ئێمە پلەی یەکەمە و نابێت نەخۆشخانە ئەهلیەکانی لەو دۆخی ئێستادا بیر لە ئەرچەندە یعنی ئەم دڵنیام کە بە ڕوحێکی بەرزەوە هاتنە پێش و بەڵێ نیشانداوە کە پابند بن و ئێستا نەخۆشخانەکان تا ڕادەیەک نەخۆش وەردەگرن و تیمەکانی چاودێریش و ئێمە لژنەیەکی هاوبەشیش دروست دەکەین هەربیانی لەژنەکە دەردەچێت لە نێوان ئێمە وەزارەتی تەندروستی نوێنەرێکی لژنەی تەندروستی پەرلەمان و نوێنەری داواکاری گشتی شتێدا دەبێت لەگەڵ بەشی پشکنین و بەدواداچوون بۆی ئەم لژنەیە بە تەواوی چاودێری بکات و لە هەم بەڕێوەبەرایەتە گشتەکانی تەندروستیش ڕامان سپاردوون کە هەر نەخۆشخانەیەکی ئەهلی کەسێکی بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی لە بەشی پشکنین بەرپرسی ئەم نەخۆشخانەی بۆی چاودێری ڕۆژانەی بکە ئەم لە ڕووی کوالیتی لە ڕووی وەرگرتنی نەخۆش لە ڕووی نرخەکان زۆر مەجاالتان پیاوەن پشکنینیش بکەن لە کەرتی تایبەت یان پشکنین جارێ هەر ئەبێ لە ژێر بەڵێ طبعا مادام ئێمە کەرتی تایبەت نەخۆش وەردەگرێت و ئێستا ڕێژەکەەوە بە ئەکە زیاتر بووە و داواکاری ئەوانش یەکێک لە داواکاریەکانیان بوو پشکنین ئێستا بۆتە بەشێک لە ڕێکارەکانی هاوشێوەی پێشوو نییە وەکو چەند مانگێک ئێستا بۆ نمونە زۆر ڕێکخرا و منەظەماتی دۆلی هەیە زۆر کۆمپانیا نێودەوڵەتەکان هەیە زۆر کۆمپانیەکانی فڕۆکەوانی هەیە مەتاڕەکانە ئیزراعاتی تەنانەت لە هەندێک کەرتی تایبەتیش لە داوام کردوانە بۆتە مەرجێک لە مەرجەکان پشکنین بۆ ئێمە هەرزوو ئەگەر لە لیژنەی باڵا بەر لە مانگێک بەر لە ئێستا بە حزوری بەڕێزەناوی سەرۆگۆزیران و هەموو وەزارەتە پەیوەنددارەکان لیژنەی باڵا بڕیاردا بە زیادکردن و فراوانکردنی خزمەتگوزاری پشکنین و دەستنیشانکردن خۆشبەختانە لە هەرێمی کوردستان لە کەرتی حکومی ئێمە بە دوو ڕێکار پشکنینەکانمان زیاد کرد جارێ ئەوەی کە بەیانیان دەکرێت بە بەلاش بە خۆڕایی چەند مانگە ئەوە دەکرێت زیاتر لە 5 مانگە جاران لە سێ شوێن دەکرێت لە ناو سنتەری شاری هەولێر سنتەری شاری سلێمان یەک ئامێری PCR یەک ئامێر لە هەولێر یەک ئامێر لە دهۆ ئێستا زیاتر لە 16 شوێن تەواوەتی حکومی ئەم پشکنانە دەکات ئەو داتایە کە بینیت ئەمڕۆکە زیاتر لە 3000 و حدودی 3300 پشکنین کرا بۆ وەرزانم
یعنی ئەم ژمارە زۆرە تەمان پێویستی بەوەیە هێشتان زیاد بکەین. ئەمڕۆ پشکنین تەنها ئەمڕۆ 3524 پشکنین کراوە. ئەگەر لە بیری زوێ پێشترێ 1200 پشکنین دەکرا. بەڵام ئایا ئەمە کفایەت نەخێر ئێمە سیستەمێکی کەمادانە سیستەمی دووەم سیستەمی ئەگەر بۆ باز بکەم بەڵێ کاتم زۆر کەمەوە ئەگەر کەرتی تایبەت بیکە بۆ مامەڵە فەرمیەکان بە کەڵک دەیان تەنها بۆ چاودێریکردن من دەمەوێت پێت بدەم بە سیستەمی ڕایشکاریمان کردەوە بە 24 ساعتی ئەمەش ئێستا کار دەکات سیستەمی سێمیان کەرتی تایبەت دەتوانێت بۆ نەخشانەکانی خۆی بۆ ئەو کەسانی ئارزویان هەیە بەڵام لە ڕووی مامەڵەوە بۆ فڕۆکەخانە بە تایبەتی ئەوانە سیستەمی ڕایشکاریەکە کار دەکات و بنکەکان لە هەموو شارەکان دانرایە بەڵام ئەمە هەندێک مەرجماندانایە مەرجی کوالیتی گرنگە مەرجی چکە ئەمە پشکنینێکی مۆلیکولەری پێدەرێن و تایبەتمەندی خۆی هەیە لە بواری ئامێرەکە لە بواری جۆری پشکنەکە تەنانەت لە توانای کارکردنەکەش و ئەو شوێنەی کار دەکات بۆی نەبێتەوە بە ئەگ لە ڕووی ئینفێکشن کۆنتترۆل و هەندێک کۆمەڵێک خاصەتی گرنگەیە و کۆمەڵێک نەخۆشخانە تەقدیمیان کردو ئێمەش بە دڵنیاییەوە چاودێریان دەکەین و هیوادارین ئەو ڕێکارانەی کە دەکرێت تۆزێک لەو کلێنەی کە کەوتوتە بەداخۆیانی لە نێوان لەوکو خۆت ئاماژت پێکرد کە ئیتر بە هەر هۆکارێک بووبێ ئەو ناڕێژی و نامتمانەیە کە لە بینی کەرتی تەندروستی و هاوڵاتی بتوانرابێ لە وتەکانی دکتۆر سامانەوە بمانتوانین چونکە ئێستا ئەگەر هات و هەر باسێکیش بکەین دەربارەی هەر شێوازێک بێ بیر و بۆ چونمان ئەگەر هات و تەندروستی بەهێز نەبێ کاریگەری لەسەر ژیانی ئێمە دەبێت و ئەگەر هات و ئێمەش هاوکار نەبین لە بەهێزکردنی تەندروستی بە هەمان شێوە کاریگەری لەسەر ژیانی ئێمەش دەبێت دکتۆر سامان ئەزیێتماندای زۆر سپاس بۆ زانیاریەکانت هەرچەندە ئێشتا مابوو لەسەر مۆزۆعی دەرمان و ئانەش قسە بکەین ئینشاڵڵا لە دەرفەتێکی ترە میوانداری دەکەین و زۆر سپاس دەکەم هیوادارم هاوڵاتیان پاڵپشت پشتگیری تیمەکانی تەندروستی و پزیشکان و کارمەندانی تەندروستی بن بۆی بەورەیەکی بەرز هەر کەس و کاری ئەو کۆمەلگای خۆمانن کە هەمووان پێکەوە تێپەڕێنین ئینشاءڵڵا هیوادارین موچەی پزیشکان و کارمەندانیش بۆم زوانە بێت هیچ خەبەرێکی وا هەیە ئینشاءڵڵا خۆشەویستان ئێوەش تا بەرنامەی داهاتوو هەموو لایەکتان هەر تەندروست و ساڵ و سەلامەت خواتان